ئەمە چایخانە بێناونیشانەکەی سلەیمانیە، بەڵام بۆتە شوێنی کۆبوونەوەی هاونیشتیمانیانی باکووری کوردستان. وەک خۆیان دەڵێن جگەلەوەی لێرە چ هەیەکەن بە تامی چای باکووری کوردستان دەست دەکەوێت لە هەواڵەکانی ڕۆژیش یەکدی ئاگادار دەکەنەوە. چای بادەخۆی بۆ چای بادەخۆی چای بەر دەما دەچێم چایخانەیە سلەیمانیە شەکر زۆر تێدەقم ئەمجی ناتوانم نکارم بادەخۆ ji bo vê ev jî qeydê quralê qeydê çay bakurê çê dike ji bo vê hatim caran jî hatim wir hevalê me hemî wê derîne hatim sohbetê bikim qisa bê ji bo vê hatim wê derî. لە هەندێک لە چایخانەکاندا پیاوان بەدەم چای خواردنەوە تاوڵە و دۆمینە دەکەن، بەڵام دیمەنەکانی ئەم چایخانەیە جیاوازە چونکە هاونیشتیمانیان لێرە جگەلەوەی سەرقاڵی هەواڵپرسینی خەزانەکانیانن لە باکووری کوردستان باسوخواسی سیاسیش دەکەن. ئەم هەموو تێن لێ دەرێ ئەم هەموو دانیشتنی ئەم دڕونە لێ دەرێ و ئەم بەحسێ چیت کرد ئەم بەحسا ئیشێ ئەم بەحسا سیاسیە ئەوە کی دەبێژی وڵا ترکی وایە ئەم بێژین وڵا باشوور وایە ڕۆژاوا ڕۆژلات هەر ئەوە بەحسا ژغێنی وێت شتێکی دیتر نەیە هەر ئەم وێ پێ بچکە یعنی ئەم سەر ئیش بنجی ئەم سەر ئیش بنجی ئەم وێ بەحسێت کرد ئەم بەحسا ئیش بەحسا سیاسیت کرد تشتێ داخوازی ئەمەی گوهە بژی ji her çar parçe Kurdistanê em bi daxwaziya me yekitî ji xeynî yekitî tu çara me tune بدري وتركيا أراهم فرقية باشتا زور سياسات هي خلاص سياسات كندا بس خدام هذين حياة آزاد أمي زغادة آزاد بدن ده خدام هذين ئەگەر چیم چایخانەیە لە ڕۆژدا خاونیشتیمانیانی باشووری کوردستانیش ڕووی تێدەکەن بۆ چای خواردنەوە، بەڵام لە شەودا ئێرە سیمای چایخانەکانی باکووری کوردستانی زیاتر پێوە دیارە. بە پێچەوانی شەوەکانی پێش ڕەمەزان لە ڕەمەزاندا هاونیشتیمانیانی باکووری کوردستان لێرە کۆ دەبنەوە. لەم چاخانەی باکووری کوردستان هاونیشتیمانیانی باکووری کوردستان بەدەم چاخواردنێکەوە لێرە کۆ دەبنەوە و شەوانە باز لە ئازارەکانی خۆیان و باز لە کێشەکانی خۆیان دەکەن. ئەمە جگەلەوەی باز لەو هەواڵە سیاسیانش دەکەن کە لە باکووری کوردستان و تەنانەت لە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش ڕوو دەدات. شادیە ڕەسوڵ، ڕوودا و سلەیمان.